سلاهاوڕیان لەم ڤیددیۆدا باسی یاریکە لە بابەتەکانی abstraction، polymorphism و virtual function و peer virtual function دەکەین، جیاوازی نێوانیان و پەیوەندی نێوانیان و وحادەتەن زۆربیان لە دوویەک دێن و ئەمانە لەگەڵ یەکدی بەکاردێن، پەیوەندیان لە نێوان یەکتر هەیە. بەڵام ئێمە سەرەتا دەین باسی polymorphism دەکەین. سەرەتا polymorphism وەکو چی وایە؟ polymorphism وەکو function overloading وایە، کاتێک بۆنەکە زیاتر لێ فانکشنمان هەبوو بە هەمان ناویە هەبوو، وەڵام پارامتریان جیاواز بوو یاخود جۆری پارامترەکانیان جیاواز بوو، ئەو بە جۆرەی ئەو پارامترین کاوا دەمانێت جۆری فانکشنەکەی ئەو فانکشنە بانگ دەکرێت هەرچەندە هەمان ناویان هەبوو. بەڵام لێرە ئێمە چیمانەیە؟ ئێمە کلاسمان هەیە، با بڵین پارین کلاسمان هەیە. باشە پارین کلاسمان هەیە، وەروە سەب کلاسیشمان هەیە، مەجموعەی یاخود درایڤ کلاسمان هەیە، چەند درایڤ کلاسێکمان هەیە کە ئەو کلاسانە لە پارین کلاسی وەرگیراینە سیفەتەکانی ویان ئینهێرنت کردی وەکو میرات بە میرات وەریان گرتیە. لێراندا ئێمە بۆ نمونە فانکشنمان هەیە لە با بڵین پارین کلاسەکەی بەیەکێک لە ناوەکان هەر ناوێک بێ ئیشێک دەکا فانکشنە، وارێکە لە درایڤ کلاسەکانیش ئەوانیش ئەو فانکشنیان هەیە بە هەمان ناو. بێگومان کاتێک ئەمە هەڕاستە خۆکە درایڤ دەکەین لەو فانکشنانەدا ئەو سیفەتەکانی پارین کلاسی لە بۆ سەب کلاسی دەگوازێت وەکو پێشتر باسمان کردووە. بەڵام لە polymorphism دەچیە دەڵێتن با بڵین کاتێک ئێمە بانگی ئۆبجکتەکان دەکەین لە درایڤ کلاسەکان کام فانکشن بانگ دەکرێت، تەوان the most drived function بانگ دەکرێتواتە هەر فانکشنە و هەر بە بڵین هەر درایڤ کلاس ئەو فانکشنی خۆی دەبی، بەڵام ئیمپلمنتیشنی پێکاتەکەی جیاوازە، بۆیە بە جۆرەی ئەو ئۆبجکتێکەوە دروستی دەکەی لە کام تایپیە لە کام زۆریە ئەو جۆرەی فانکشنە بانگ دەکرێت لەو کلاسەیدا کەواتە most drived class بانگ دەکرێت. ببین بەکارێنەوە جوان تێبگەین بزانین مۆزوعاتی لومنەیەکی ئەوەن واقعیدا. ببین کلاسێک دروست بکەین سەرەتا کلاسێک دروست دەکەم بۆنە بە ناوی سمارتفۆن. باشە سمارتفۆن ئەمە کلاس سمارتفۆنە و کلاسی سمارتفۆن چی هەیە؟ با بڵین بە پابلیکدا چی هەیە؟ لە بەڵێ فانکشنێک دروست دەکەین بۆ نمونە بە ناوی تێک سێلفی ونیان چکە هەر سمارتفۆنەوی هەر مۆبایلێکی زیرەک بێت دەتوانێت سێلفی بگرێت. بۆ ئەوە شێوازە ئیشەکەوێ بۆنە تەنها سیاوتێکی بەسیط دەمەکۆن بۆرن چیمان هەیە لێرەدا فانکشنێکمان هەیە void تێک سێلفی دەمێ نمونەیەکی زۆر سادە با بڵێن بێنینەوە شتەکان زۆر معقەد نەکەین بۆی لە کۆنسپتەکە تێبکەین چکەوە گرینگە. دینچی دەکەین بۆ نمونە دەڵێن مادەم سمارتفۆنە دەڵم سمارت فۆن تێک سێلفی. باشە وە لە پاشان با بڵێن ئێنلاین بکەین یاخود پێویستی بە ئۆنلاینیش نییە، ئێنلاینەکە لێرە دەکەم بۆ شێوازە. ئەمە فانکشنی بڵین کلاسی سمارتفۆنمان هەیە، با دوو فانکشنی کلاسی تر دروست بکەین جۆرەکانی سمارتفۆن بۆ نمونە با بڵێن یەکەمیان ئەندرۆید. باشە ئەمە ئەندرۆید و لە ئەندرۆیددا ئینهێرنتی چ دەکا با بڵین بە پاڵێ بە شێوی پابلیک ئینهێرنت دەکا لە کلاسی سمارتفۆن بۆ شێوازە و ئەویش چ دەکا باڵێن هەمان پێکاتێ دەهێنێتەوە. ئێستا بێگومان کاتێک من پێشن جێبات جوان تێبگەین کلاسیش توی دروست دەکەم ڕاستە بە باشە دەڵێم ئایفۆن باشە بۆ ئایفۆن و ناوی لێ دەنێم با سەرتاویش ئینهێرنت بکە لە سمارت فۆنەکە. باشە کەواتە هەرێک لەو دوانە سەب کلاسن ئەوەشیان پارین کلاسە یاخود درایڤ کلاسە نەوتووە کەوا ئینهێرنتیان کردیە لە سمارتفۆنی کەواتە هەرچەک لێرە هەبی لێرەش هەیە. ئێستا بۆ نمونە ئەگەر بێت و ئۆبجکتێک دروست بکەم بە لە جۆری بۆ نمونە ئەندرۆید دەڵێم چی؟ دەڵێم ئەندرۆید تەقەوە بۆ لێکە هەر هاتبتە ئەندرۆید بۆ نمونە ئەی وەل پاشان دەڵم ئەی دۆت تێک سێلفی هەیە و بە بانگی دەکەم بە هیچ کێشەیەکی نییە و ڕەن دەبێ و بە بزانی چی من پێ پیشاندا بزانە سمارتفۆن تێک سێلفی. باشە و هەر یەکە با بڵین سێ ئۆبجکت دروست دەکەم چکە لە بۆ ئەوانی تریش دەمەوێت با بێن ئێرە باشترە لە بۆ سمارتفۆنەکەش بۆ نمونە S
وروها دواتر s dot take a selfie ودواتر بين لبو ايفون كاش object دروس بكين p ولا باشن p dot take selfie اما شان دروس بكين هەرێک لەمانەمان دروست کرد و بانجی فانکشنەکانمان کرد و هەمان فانکشن یان هەیە چکەوانە درایڤیان کرد و لە ئانیش فانکشنی تێک سێلفیان وەکو دەبینی هەمان شتە هەمیان لە سمارتفۆن تێک سێلفی بەڵام من چ دەکەم پۆلیمۆرفیزم دەست دەکە ئەمانە هەمان ئەم فانکشنیان دەبێت بەڵام ئیمپلمنتیشنەکەیان جیاوازە پێکاتەکەی بۆیە لێرە بۆ پێیز دەکەم و لێرەش پێیز دەکەم لە بۆ ئەندرۆیدەکەی ناڵێم ئەندرۆید ئەوەی دەکە دەڵێم ئەندرۆید ئەفۆن سمارتفۆن بۆ خۆی دەیکەم بە ئەندرۆید وە لێرانەشدا دەیکەم بە ئایفۆن بۆ شوازم ئێستا بێت و ئەم جارە پرۆگرامەکانڕام بکەم هەر یەکەیان بانجی فانکشنی خۆی دەکە با بزانین چی ڕوو دەدا وە لەبەر چی بزانە ئەوەی یەکەمیان کە ئەندرۆیدەکە بۆ بجێکتەکە دەڵێ ئەندرۆید تێک سێلفی لەوی دومیان دەرێ سمارتفۆن لە ئەوی سێمە دەرێ ئایفۆن لەبەرچی لەبەرەوەی ئەو جارە ئیمپلمنتیشنیان جیاوازە واتە لێرە ئۆڤەرڕایدینگ ڕوو دەدا ئەها من لەو ئۆبجێکتەی کاتێک ئەیمهینە ڕاستە ئەی دۆ تێکسێلفی لێرەش هەیە کەەوە ئینهێرنتی کردی لە سمارتفۆنەکەی لە پارنتی ئەو درایڤ کلاسەی بەڵام لەبەرەوەی لێرە نەشەیتم لەبەر ئەوە most درایڤت فانکشن یاخود مێثۆد بانگ دەکرێت کە لێراندا ئەندرۆید تێک سێلفی و لە بۆ ئایفۆنەکەش بە هەمان شێوە ئایفۆن تێک سێلفی و سمارتفۆنیش ئیخۆی بزانە کاتە پۆلیمۆرفیزم فیچرێکی زۆر باشی ئەوە پیە کەوا ڕێگەمان پێدەدا ئێمە چمان هەبێت چەندەها هەمان فانکشنمان هەبێت بەڵام ئیمپلمنتیشنی جیاواز و هەر درایڤ کلاسێک چی دەکات most درایڤت فانکشنی خۆی بانگ دەکات بۆ شێوازە ئەمەش دیتە لە پۆلیمۆرفیزم باشە هاوڕێیان ئێستاکەش دێن باسیێرێکە لە ئەبستراکشن و واروە virtual function دەکەین لە C++ دا و لە زایدن pure virtual functionیش دەکەین چکە دوو جۆری virtual functionمانەیە virtual function یاسایی و لەگەڵ pure virtual functionمان هەیە سەرەتا بابین باسێکی abstraction بکەین طبعا abstraction چیە بێتی لەو پرۆسەی کەوا دەڵێتن ئێمە پێویستە لە پرۆگرامەکەمان لە ئاپلیکیشنەکەمان تەنها ئەو وردەکاریانە پیشان بدەین بە یوزەر کەوا پێویستن واروها وردەکارەکانی دیکە و ئەو وردەکاریانەی کەوا کۆمپلێکس و با بڵێ معقەد و تێکەڵا و قورسن و زۆرن پێویستە بیشارینەوە لە یوزەر نەیبینی و پێویست ناکە یوزەر بێت تەعامل لەگەر ئەو وردەکاریە زۆرانە بکە و یوزەر بەس ڕاستەخۆ دێ بەکاردێنیتن ئەتە بە ئازری شتەکە بەکاردێنی بەڵام ئەو شتێک کاوە یوزەر بەکاردێنی ئەو یوزەرە هیچ پێویست ناکە یوزەر بزانی کە ئایا ئەو شتە چەند معقەدەوەتە ئەو شتە چۆن دروست بووە واتە لە پشت پەردەوە ئەو شتە کو دروست بوو و پێکاتەکەی چۆنەوە کو کرایە کو نەکرا هیچ پێویست ناکە بزانی تەنها ئەوەیە بە ئاسایی بە شێوەی ئاسایی بەکاریبێنی و ئەمە فکرەی سەرەکی ئەبستراکشنە ئەبستراکشن ئەوە دەڵێ ئەمە بڵێن ئامانجی ئەبستراکشنە وەنیە ئێستا بۆ منە کاتێکە دەچی وەبسایتێک نونی زۆر بەسیت وەبسایتێک کە دیگە سەر شتێک دەکەی کە لەوەین دەبی ئایا تو کە یوزەرەکی ئایا تو جێ بۆ دەدەی کە ئایا ئەو کلیکە چۆن ڕوودەدا ئەو کلیکە شتە ڕوودا چ پرۆسەک تەحامل لەگەت دەکا کە ئەگەر بێت و بزانی هیچ پێویست ناکە بزانی کەشتێک زۆر بڵێن کەمێک معقەدە بۆ تۆ بۆی تۆ یوزەر چەند چێکردن هەیە چەند پرۆسێک ئەنجام دەدرێت چەند پرۆگرامینگ هەیە چەند کۆد هەیە پێویست ناکە بیزانی لە بۆ یوزەرەکەت بەڵام تۆکە پرۆگرامەر ئەو شتەی با بڵێن کو دیڤلۆپەر پرۆگرامەر ئەو شتە دروست دەکەی و ئیشی تووە کە ئەم با بڵێن ئەو فانکشناڵەتە بدەی بەڵام پێویست ناکە یوزەر دەربارەی ئەم فانکشناڵەتە بزانێت ئەمە فکری سەرچی ئەبستراکشنە طبعا ئەبستراکشن چۆنەتی ئەنجامدانی ئەبستراکشن لە سێ ڕێگەوە دەبێت یەکەمیان بەهۆی بەکارهێنانی هێدەر فایل باشە هێدەر فایل کە ئۆڕی باسمان کرد هێدەر فایل کاتێکە باسمان کرد گەر سەیرت نەکردووە بڕۆ سەری ڤیددیۆی یاخۆ بڕۆ پارچەی
هيدر فايل كوالندر بس ما كردو چۆن بەکاردێنی و سوودەکەی چیە وەکو دەبینین لە هيدر فايل چیمان دەکرد لەبەر ئەویش بە ئابستراکشن حسابە لەبەرەوەی ئێمە لە ناومەین پرۆگرامەکەمان تەنها ڕاستەخۆ بانگی فەنکشنەکەمان دەکردەوە پێویستمان بۆ نەبوو بزانی ئەو فەنکشنە چۆن دروزەوەیان ناو بەڵکو لە شوێنی تر داماندەنا هەمزانە بە حازری بەکارماندەین حەزاکەمان لەوەی نەبوو کە پێکاتەی لە پشتی کامێراوە چۆن ئەوشتا لە پشتی پەردەوە ئەم شتانە چۆن دروست بۆ و ئیمپلیمنتێشنەکەی چۆنە بزانە کە ئەو لە بۆیە ئەویش هەدر فایلیش بە چ حساب بە ئەبستراکشن حسابە وەرە ڕێگەیکی تر لە بۆ ئەبستراکشن ئەویش بدیتە لە abstracted یاخود abstraction classes abstraction classمان هەیە باسی دەکەن و نمونەی دێنینەوە وەروها زائیدەن لەگەڵ access modifier کەوا public و private protect ئەو already باسمان کردێ پێویست ناکەم بەڵام ئێستا دێین abstraction class باز دەکەین تەمان abstraction class ئەو کلاسەیە کەوا لانی کەم at least یەک pure virtual functionی هەیە pure virtual function لانی کەم دەبی یەک دانە لە pure virtual functionی هەبی طبعا ئێستا کە دێین ئێمە لە virtual function ما دوو جۆری virtual function هەیە یەکەمیان virtual functionی ئاسایی هەدەنووسن function و ئەوەی دووەمیان کەوا بریتێ لە چی لە pure باشە PURE virtual function و جیاوازی نێوانێ هەیە abstraction class دەڵێ ئەو کلاسەیە کەوا لانی کەم تەکری زیاتریشە بێت چەندە هەیە بێت وڵا لانی کەم یەک pure virtual functionی هەیە باشە بەڵام ئەگەر virtual functionی ئاسایی هەبێت بە یاخود virtual function زۆرە بانگ دەکرێت ئەو بە abstracted class حساب ناکرێت بەڵکو ئیلا دەبێتی هەبێت دەبێتلانێکم یەک pure virtual functionی هەبێت ئێستا بەبین هەرێک لەمانە باز بکەین و تطبیقی بکەین و لە سەریان بزانین چۆن و جیاوازی نێوانیان چییە طبعا لە بۆ ڕوونکردنەوەی ئەمە و لە ڤیددیۆکەی یاخود پارچەکە پێشتر باسمان کرد کە ئەمانمان دروست کرد و پۆلیمۆرفیزمان باس کرد لێرانەدا بابین virtual functionێک دروست بکەین virtual function سەرەتا با بزانین virtual function چییە لە بۆ دروستکردنی تاوەکو دروستی بکەین virtual function لێرانە دەنووسم چی دەنووسم virtual space ئێستا کە ئەم فانکشنە بدیتێ لە فانکشنێکی virtual باڵین خەیاڵی باش و هەروەها کاتێک ئەمە کە virtual functionمان هەبوو لێرانەدا دەبێت چیمان هەبێت دەبێت بڵین ئەمە هەمان فانکشن یا لێرە تێکسلفی virtual functionەکەی دەبیت لە هەرێک لە درایڤ کلاسەکانی ئەو کلاسی ئێرە پارێن کلاسەکەی دروست بکەین ئێستا بۆ نمونە لای دەبم با بزانین چ شتێک ڕوودەدات ئەگە بێت و ئەم فیچەرە لا بدەم زانە کێشەمان لە دروست دەبێت ئێستا گەڕانی بکەم هیچ کێشەیەکمان بزانم بۆ دروست نابێت بزەبێت سمارتفۆن تێک سلفی هیچ کێشە لە دروست نابی کەواتە تەواوە گەربێت و لە virtual function فانکشنانەش دروست نەکەی هە لە پارێنتەکە وەریگرنەوە واتی ئیمپلیمنتیشنی تایبەت بخوایانە بێ ئاساییە و هەرشیان بێ بێگومان بە شێوازیکەوە هەیە ئیش دەکە بەبێ کێشە دەبینن ئیش دەکە بەڵام ئێستاکە گەربێت و ئێمە ئەە ڕشکەینەوە یەک ئۆبجێکت دروستکەین ئێستا من دێم ئۆبجێکتێک دروست دەکەم بەڵام ئەم جارە ئۆبجێکتەکە با پۆینتەر بێت پۆینتەر کە دەنووسم پۆینتەر طبعا با پێشە ئەوەی بیکەمە virtual بزانم جیاواز نێوان virtual و ئیشەکەی چیە طبعا ئیشی virtual function ئەوەیە کەوە ئەو فۆکشنێکەوە virtual functionە هەرێک لە دراوە کلاسەکان دەبی ئەو فۆکشنیان هەبی و ئیمپلیمنتیشنیان نەک دەبی هەبی ئاسایە نەبی بەڵام گلانێکم کەرهیان بۆ ئەو کات کام فانکشن بانگ دەکرێت the most driver function بانگ دەکرێت لە هەموو حاڵەتەکاندا لە حاڵەتەکەی پێشتر ئەو قسەیم کرد بەڵام لێرەدا جیاوازەکەی ئەوێ لە بۆ پۆینتەریش بانگ دەکرێت واتە virtual function چیمان پێدەبەخشی ئەو توانایەمان پێدەبەخشیە کە ئەمە بتانین پۆلیمۆرفیزم بکەین لە کاتی ڕانتایمە
لە کات رانتایم واتە تەنها لەناو میمۆریشدا ئەگەر پوینتەر بەکاربێنین بۆ نمونە ئێستا من دێم دروست دەکەم باشە ئۆبجێکتی دروست دەکەم بە پوینتەرێکی ئۆبجێکت ناوی چ بوو سمارتفۆن دەڵێم سمارتفۆن و لە پاشان مەسەرەن گوتمان لە بۆ دروستکردنی پوینتەر چ بەکاردێن ئەستێرە و لە پاشان ناوی پوینتەرەکەی مەسەڵەن دەڵێم سمارتفۆنە S یان S1 بۆ شێوازەوە لە پاشان ئەو S1ە دەڵێم یەکسانە بە نیو ئەوە شێوازێکی دروستکردنی ئۆبجێکتە بۆ شێوازە دەتوانین نیو ئەکۆردێنی چ ناوی ئەوە بووە مەسەرەن لە جۆری ئەندروید دروست دەکەم ئەندروید بەو شێوازەوە دەبی کەوانەکەیت کلاسە باش باڵێن ئۆبجێکتە ئێستا کە ئەمە بە شێوازی دروستکردنی پوینتەرە بە شێوازی ئۆبجێکت باشە ئەمە واتە چی واتە ئێستا من پوینتەرێکم هەیە کەوا جۆرەکەی S1ە ئەو پوینتەرە نیو ئەندروید طبعاً نیو لە بۆ چ بەکاردێت لە بۆ دروستکردنی ئۆبجێکتێک کەوا ئۆڕێدی هەیە ئەندروید ئۆبجێکتە باشە ئۆبجێکتێکە کەواتە ئێرە واتە چی واتە پوینتەرێکم هەیە کەوا ئاماژە بەچی دەکا باماژە بە نرخی ئۆبجێکتی ئەندروید دەکە بۆیە دەبێ بنووسم نیو وە کاتەکەنای کلاسەکەی دەنووسم باشە وەکو ئۆبجێکت بەکاری دێنم دەبی چی بکەم دەبی کەوانەی لێ بکەمەوە وەکو فۆنکشنێک باشەمە کە کاتی هەر کاتێکی وەردی نیوت بەکارێنە دەبیت بۆ دەزانی کەوا دەبێت ئەو کاوانە بنووسی بۆیە ئەمەیان واتە پوینتەرێکم دروست کردووە کەوا نرخی کلاس یاخود ئۆبجێکتی ئەندرویدی تێدا ئێستا ئەمن بڵێم S1 و لە پاشان دۆت بکەم بزانە ئەو فۆنکشنە پێدەدا دەڵێ چی دەڵێت تێک سێلفی ونیە وەکو پێشتر چۆن ئەبجێکی احتیاجی دروست کرد بە ئێستا لە جۆری ئەندروید تێک سێلفی یاخود هەر جۆرەکانی تر تێک سێلفیم هەبوو ئێستا ئەگەر بێت بۆ شێوازە بەکاری بێنم بەڵانە بای دیفڵ ڕاستەخۆ گۆڕی بۆ ئەو شێوازە لەبەرچی لەبەرەوەی ئەوە کەوا پوینتەرە ئەمن دۆت بەکاربێنیم میش ناکە دەبی چ بەکاربێنیم دەبی ئەڕۆ بەکاربێنیم باشە دەبی ئەڕۆ با بڵین ئەڕۆویش چۆن دەکرێت نیشانەی بڵێن کەم نیشانەی کەم و لە پاشان نیشانەی گەورەتر ئەو کات یا باڵین گرێتردان بەکاردەهێنی اینجا دەتوانی بەکاریبێنەکە ئیڕۆ پێدا ئەوە لە بۆ پوینتەری ئێستا کە گەربێت و ئەم پرۆگرامە ڕەنکەم بزانین بەڕایت و دەبی ئاوتپوتەکەی چبی بزانە سەیری بکە ئاوتپوتەکەی دەڵ سمارتفۆن تێکس فایلز ئێستا لێرە کێشەیەکە لاانە بێ کێشەکە هیچ نییە ئۆتا تو سمارتفۆن دروستکردنا من پوینتەرەکە نرخی ئۆبجێکتی باڵن کلاسی ئەندرویدم پێدایە کەواتە دەبی بڵێتن ئەندروید تێکسلفی بەڵام وای نەوت لێرەدا virtual function دێ ئەوم لە بڵین ئەو کێشەم لە چارەسەر دەکەم بەڵام لە virtual functionە تەنانەت پوینتەریش کاتێک کە ڤالیوی ئۆبجێکتێکی تری دەدەیە ئەو کاتیش مگابانجی most drivet function دەکات لەو کلاسەدا بۆیە ئێستا کە ئەگەر ئەو جارە دووبار ڕەنیکەمەوە بە ئەندرویدەکەش دیار بێت ئەو جارە بزانە دەڵێ ئەندروید تێک سێلفی بزانە بانجی مۆست ئەوە دەکات ئەمە بریتە لە virtual function باشە ئێستا با بزانین چ دروستکەین pure virtual function دروست بکەین وەلۆ ئەوەی pure virtual function دروست بکەین ئەو فانکشنە بیکەین دەنووسم لێرە نەتەوە virtual functionەکە نووسە بڵێ ئەگەر نەنووسی بوو دەبێت بنووسی virtual و لە پاشان pure virtual function لە بەرەوەی دروستی بکەین دەبی بەدیەکەی لادەم تەنها هێدەرەکە دێلمەواتە definitionەکە لا دەدەم ئەوەندە لا دەدەم و لە پاشان دەبی یەکسانیکەم بە سەفر واتە pure virtual function هەر virtual functionە بەڵام یەکزاتی ئەوەی لاشەکەی بەدیەکەی لە بۆ دروستکەی ڕاستەخۆی یەکسانی سفری دەکەی کە یەکسانی سفرت کرد بۆی دەناسیەوە واتە ئەو فانکشنە بریتە لە pure virtual function باش مادام ئەم فانکشنە با بڵێن ئەو کلاسی سمارتفۆن pure virtual functionێکی هەیە گوتمە لانی کەم دەبی یەک pure virtual function هەبی مادام هەیتی کەواتە ئەم کلاسی سمارتفۆن دەبتە چ کلاسێک چ سیفادەی وەردەگرێت دەبێتە کلاسی ئەبستراکت ئێستا ئەو سمارتفۆنە یەکێکە لە چی لە ئەبستراکت کلاسێکە بۆ خۆی باش طبعا ئەبستراکت کلاس
ئەو کلاسێ وتمان لانی کەم یەک پیر ڤرچوەڵ فانکشنی هەبی تان چەندان دیکە دروستکەم باشیش طبعا هەندێک لە خاصەتەکانی ئەبستراکە کلاسی چیە ئەبستراکە کلاس کە کاتێک ئەتو ئەبستراکە کلاست هەیە باشە بوون لێر ئەو حاڵەتی خۆمان دەکەوە سمارتفۆنە ئەمە ناتوانین ئینستنسی یا با بڵین ئۆبجێکت دروست بکەین لە جۆری سمارتفۆن بەڵام دەتوانین پۆینتەری لە بۆ دروستکەین پۆینتەری سمارتفۆن واتە وەکەوەی لە خوارەوە دروستم کرد ئۆبجێکت پۆینتەر دروست بکەین لە جۆری سمارتفۆن ئاساییە بەڵام ناتوانین ئەویتر دروست بکەین چکەوە بۆ شێوازە بابین ئەو قسەی کاوا کردیشم تاقی بکەمەوە بابینەوە لا دەدەم دەڵێم سمارتفۆن ئس بزانە کە دەڵێن سمارتفۆن ئس لێرە بزانیت چی ڕۆژەکە دەڵێ چی دەڵێ objective abstract type smartphone is not allowed ناتوانێت دروست بکەی function لەبەرەوەی smartphone take selfie is a pure virtual function لەبەرەوەی ئەو فانکشنە مادەم pure virtual functionە کەواتە ئەو کلاسە دەکات بە abstract class abstract classiش ناتوانێت ئینستنسی لە دروست بکەی بەڵام دەتوانانی پۆینتەری بۆ دروست بکەی ستەکە مێشتر دروستی دەکەین بەڵام شتێکی تر سەبارەت بە pure virtual function هەر کاتێک ئەتوو pure virtual function هەبوو ئەو کات ئەو فانکشنەی کەوا بووتە pure virtual function ئێستا نامەکەی take selfie ئەو take selfie وا دەکات هەر یەکە لە درایڤت کلاسەکانی سەر بۆ کلاسەی دەبی چ بکەن دەبی ئەوان هەمان ئەم فانکشنە دروست بکەن کەوا ناوی take selfie لە حاڵەتی خۆماندا دروست بکەن بەڵام دەبی ئیمپلمنتیشنەکەی جیاوازبی پێکهاتەکەی جیاوازبی باشە دەبی دروستی بکەن ئەگەر دروستی نەکەن ئەوە ئیرۆرت پێدەواتە فۆرس دەکە با بڵین زەخت لە درایڤ کلاسەکانی تر یاخۆ سەب کلاسەکان دەکا کەوا سەر بەو کلاسی کەەوە pure virtual فانکشنەکەی هەیە کەوا هەمان فانکشنیان هەبی بەڵام ئیمپلمنتیشنیان جیاوازبی کەواتەوە سوودەکەی ئەوەیە بۆ ئەو بەکاردێ pure virtual function واتە بابین ئەوە تاقی بکەینەوە چۆن ئێستا بۆ نمونە لە بۆ ئەندرۆیدەکەی تێبگەین لای دەدەم کەلامدا ئێستاکە کێشەم بۆ دروست دەبێتن ئێستا بێگومان لەوانەیە بدەیت کێشەیەک دروست نەبووە ئێستا بابین چی بکەین باونە ئینستنسێک دروست دەکەین یاخۆ ئۆبجێکتێک هەمان ئینستنس و ئۆبجێکت ئینستنس نمونەیە هەمان شنەردیشان هەمانمانە دەگەینە ئێستا لە زۆری ئەندروید لە ئەندرویدەکانمان لابرد بۆیە دەڵم ئەندروید و لە پاشان بۆ منە ئەی بزانە ها کە دروستم کە ڕاستەوە ئیرۆرم پێ دەسێ بەڵام ئەی دۆتیش ناتوانم take selfie بەڵام پێشنجی ئیرۆرم هەیە زانی ئیرۆرەکە چی دەڵێت دەڵێت چی دەڵێتن کاکە object of abstract class type Android is not allowed pure virtual function smartphone take selfie has no overrider واتە دەبی ئۆڤەڕایدەری هەبی ها فۆرسی دەکە ئۆڤەڕایدەر یانی چ ینی فانکشنش کە هەبی لێرانە درایڤ کلاسەکان کەەوە هەمان فانکشن بی بەڵام ئیمپلمنتیشنەکەی جیاوازبی لە بۆ ئەوەی کەوا ئۆڤەڕایدی ئەو فانکشنی ئێرە دەکە کاتێک ئەمن ئەو ئۆبجێکتەی بەکاردێنم ئەوەیە مۆزوعەکە لێ ئێستاکە گەر بیگەڕێنمەوە بابین ئەوەی دروست بکەین فانکشنی ئەوکە بگەڕێنەوە ئێستاکە گەر بێت دروستی بکەم لە جۆری ئەندروید NDR ئەندروید چی دەنووسێ ئەندروید بۆ نمونە ئەی ئێستا هیچ کێشێک نییە ئەی دۆت take selfie تەواو هیچ کێش نییە پرۆگرامەکە ڕەنکە ئێستا دەرێتن ئەندروید take selfie زانە ئەمەش pure virtual function بوو بەو شێوازە وتمان بابین و سەر ئەبسترا کلاسەکە وتمان ڕێگەمان پێنادە ئێستاەوە ئەبسترا کلاسە و تۆ توانی ئەبسترا کلاسی زیاتر دروست بکەین بەڵام پێویست ناکە نمونی زیاتر و نمونە بەسە بەڵام بعدیم pure virtual functionێکی دروست بکەم بۆ نمونە pure virtual functionێکی دروست دەکەم لێرانە بە ناوی مثلەن دەڵام بێت بۆ سەرتا بڵێم virtual و لە پاشان void make call باشە کە سمارتفۆن با ئەندروید iOS بی دەتوانین تەلەفۆنی پێ بکەی make call بکەی بۆ یەکسانە بە سەفۆر ئەو شێوازە ئەوە pure virtual function دروست کەواتە ئێستا من لێرە مەجبورم بێم هەر لەبەرەوەی ئەو pure virtual functionەکەدا بەلا virtual functionدا ئاسایی بوو ئەتوم بڵین مەجبور نەبووی کەوا بێ ئۆڤەڕایدی ئەو فانکشنە بکەیت بەڵام واتە لێرە لەم کلاسانەش دە درایڤ کلاسەکانیش ئەم فانکشنە دروست بکەیت بەڵام لەبەرە pure virtual function ئەوەش دەبی دروست بکەم دێم کۆپی دەکەم بەڵام ئەو لا دەدەم دەبی ئیمپلمنتیشنەکەی جیاوازبی بۆ دەڵێم cout android
Android Android is calling باش هذا Android is calling يعني ولا بۆ آیفۆنەکەش بە هەمان شێوە چکەنا لەبەری پرڤژن فەنکشن هەردووچیان درایڤ کلاسن یۆڕم پێدا دەتیوەش دەنووسم آیفۆن باشە ئێستا بابین نمونیان لەسەر دروست بکەین بۆیە دێم دەڵێم بە پۆینتەر دروست دەکەم باشە بتوانم ئەوەی ئاسایش دەبێت بەڵام پێویست ناکەوت تاقیەکەم و خۆ تاقیەوە دێم چ دەکەم دەڵێم بەمە S1 S1 یەکسانە بە نیو ئەو جارە بە یەکەمێ لە جۆری ئەندروید بێت باشە ADR و پاشان بە پەتاب تەواویکەم ئەو جارە سمارتفۆن ئەو بە پۆینتەرێکی تر ئەو جارە S2 یەکسانە بەچی نیو آیفۆن باشە بۆ شێوازە و لێران دواتر دەڵێم چی S1 dot take selfie بۆ دەبێ دۆت نووسی ڕاستەخە بۆ تاو کردم ئەگەنا وتمان دەبێت ئەڕۆ بەکاربیێنی لە بۆ پۆینتەر تا بتانی بانجە فەکشنەکان بکەیت چکەمە پۆینتەرە S1 کەوا ڕفرەنسی لە بۆ نرخەکانی ئۆبجێکتی ئەندروید و ئایفۆنی دەکەن و لێراندا ئەمەشیان دەڵێم چی لە بۆ S2ەکەی ئەویش take selfie وایە و لە بۆ ئەو جارە پاش take selfie ئۆشتانە نەهڕاستە خۆ لێرانە جوانترە لە بۆ S1ەکەی S1ەکە چتەکە ئیششکەشی هەیە کەوا make call وایە کە per virtual فەنکشنی دوم کەوا تازە دروستمان کرد و لە بۆەش بە هەمان شێوە دەڵێ make call باش ئێستا بابین ئەمە ڕەم بکەین با بزانین ئیشەکەمان مەزبوطە یان خەلەلی تێدا هەیە وەک دەبینن ئێستا دەڵێ Android takes selfie Android is calling iPhone takes selfie iPhone is calling بەو شێوازە زۆر بە تەواوی زۆر بە جوانی هەردووچیان ئیشەکانی خۆیان دەکەن ئێستا شتێکی تر بابن بابسکەم ئەڕێی ئۆبجێکت باشە ئۆبجێکتێک دروست دەکەم بەڵام بە ئەڕێبی باشە بابێن دروست بکەین طبعا سەرەتا پێش چەنجە دەبی ئۆبجێکتی خۆت هەبی تاوەکو لە ئەناو ئەڕێەکەی بەکاری بێنی باشە چکە تو ئەڕێک دروستکەیکەوە مەزموع ئۆبجێکتێک تێدابی و لە جۆری کەوا دەتەوێت سەرەتا دەبی درایڤت بڵێن بیس کلاسەکەت یاخود پارێن کلاسەکەت بنووسی ئەویشتیا بریتیا ئیمە ناوی سمارتفۆنە بۆ دەڵێم سمارتفۆن و لە پاش سمارتفۆن دەڵێم چی دەڵێم بۆ نمونە ئینسترومنت وایە ئینسترومنتیت لەشم تێکشە ئەندروید و لە پاشان مەسەلا گەمە لە جۆری ئەندرویددا دروستی بکەم عفو هەنێک لە جۆری ئەندروید هەڵی ناوەشە دەمێ پۆینتەوەتمە ناوی دەدێنێ سم بۆ لەم تێکچە مثلەن سمارت ئەڕێ دیاری دەکەم سایزەکە مەسەلەن ئەوە دووە کەوات دەنووسم دوو و لە پاشان یەکسانە ئەلیوان کێرلە بریس دەنووسم لێرە ئەو دووە ئێسیەک و ئێسیەک کەوا نرخەکانی ئەندرویدە لە بۆ ئەندرویدی ئۆبجێکتی ئەندروید ئایفۆنەکەش ئێس2کەەوە ئۆبجێکتی ئەندرویدە ئایفۆن یافۆن بابین لێرەدا پێویستان بۆچە دەبێت بە فۆڕلوب دەبێت دەڵێم ئینتی بەبێ فۆڕلوب پشتوانم بەکاری بێنێ تانم بڵێم SRA1 SRA2 بەڵام ئایفۆن 0 هەردووکم لە بۆ ئەوە دەکا S1 دواتر S2 ئەو فەنکشنەکانتوانم بەکاری بێن واتە دەتوانم پێشەوە تێبگەین جوان ئەتوانم من لەو ئەحسایی دەتوانم بڵێم SRA و لە پاشان ئەفۆن ئەوکەم دیاری نەکردین دێکسەکە 0 50 بۆ شێوازە مێکۆڵ و تێک سێلفی هەردووشە بەڵام بە فۆڕوب ئاسانترە من نامێ زۆر دووبارێکەمەوە بۆیە داستە خۆ دەڵم ئینتی ئا یەکسانە بە 0 لە بەرەوەی دووە دوو ئۆبجێکتە ئەتاوەکو دوو بەردەوام B و I++ و لێرانەدا دەڵێم SRA و لێراندا بڵێ 0 ئای چکە ئایەکە ئەدیای تێشتەکەم بۆ دروست کرد کەواتە سوودێش نەوەگەر بکارین بۆیە دیاری دەکەم کام فەنکشن دێ مەسەلەن مێکۆڵ ئێستا مێکۆڵی هەردووچان بانگ دەکات سەرەتا ES1 کەوا ئەندرویدە دواتری ئایفۆنەکەی و دواتر دەمەوێت چی بکەیت دواتر ئەو جارە هەر جارە و هەردووچیان لە دوێک بانکەی بڵێن ئای دووبارە بەڵام جارە فەنکشنی کامە تێک سێلفیش
ئەمیشم لە بۆبانکی سەگەڕەنی بکەم لە هەردووچیان هەممەی کۆڵەکەم تێکسیلفێکە دەرتا ئەندروید is calling دواتر تێکسیلفی دەکە ئەو جار آیفۆن کۆڵ دەکە و تێکسیلفی دەکە بە ئەو شێوازەمەش بڵێ ئەڕێ کا مجموعە ئۆبجەکتێکمان خستە ناویەوە بەڵام یەک شتاکەدار بە نسی بچی ئۆبجەکتی ئاسایی تێ بکەی لێراندا و ئەوانە پوینترن لەبەرچی دەبی ئەوە پوینتەری کتاب بکەم لەبەرەوەی من بە پوینتەر دروستم کردو بۆیە دەبێ ئەلیمنتەکانی پوینتەر بێت قولیە تۆ پوینتەر بێت ئلیمنتەکانی شتی تر بن ئۆبجەکتی ئاسایی بێت کەداری ئەم نقطەیە بە تاوڵێ شتێکی گرینگە زۆر سوپاس بۆ جێگوتن هیوادارم تێگەیشتن لە بابەتەکە ئەمەش بریتی بوو لە virtual function و pure virtual function و abstraction و وەرە polymorphization پێشتر باس کرد بەڵام تکەیە لەبیر نەکەن پراکتیس بکەن شتەکان خۆتان تاقی بکەنەوە نمونەی زیاتر شتی زیاتری لەسەر بخوێننەوە ڕفرەنسی زیاتر بەکار بهێنن زۆر سوپاس بۆ جێگرتان و بینێربوونی ڤیددیۆەکە